لە هۆڵی بەدی عەدارتاشی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە مەراسیمێکی تایبەتدا دابەشکردنی خەڵاتی ساڵانەی دانا ڕەئوف بۆ شانۆنامەی کوردی ڕێکدەخات. هونەرمەند و نووسەر دانا ڕەئوف ساڵانێکی زۆرە لە بواری شان و نووسیندا کارەکات. هونەرمەند و نووسەر دانا ڕەئوف ڕاستەخۆ لەگەڵمان ئامادەی و گفتوگۆی زیاتر دەربارەی بەڕێوەچوونی ئەم خەڵاتە دەکەین. کاک دانا سڵاو لێبێ بەخێر بێت. سڵاو لە ئێوە، زۆر سپاس مەمنون. پرۆژەی خەڵاتی ساڵانەی دانا ڕەئوف بۆ شانۆنامە چۆن دروست بوو و پرۆژەکە لە پێناو چیدایە؟ گومان لەوەیان نییە کە دەقی شانۆنامە یەکێکە لە بنەما سەرەکی و گرنگەکانی هەموو شانۆیەک لە دنیادا. زۆر جار دروستبوونی یان نووسەرێکی شانۆیی بۆتە هۆی بەرەو پێشوون و دامەزرانی شانۆیەکی گرنگ لە دنیادا. ئێمە لە بواری دەقی شانۆیە بەڕاستی زۆر هەژارین. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ زۆر هۆکاری گرنگ لەوانە بۆ نمونە سەختی نووسینی دەقی شانۆیی کە زۆر جیاوازە لە بوارەکانی تر. دوو کە ئێمە لە بواری شانۆیە دابوونەریت و تراجیشوونێکی دێرینمان نییە. دروستبوونی من بەش بە حاڵی خۆم هەستم بە گرنگیەکی و بە پێویستیەکی زۆر دەقی شانۆیی کردو بۆ برەودان بە شانۆکەمان و شانۆی کوردی و زیاتر دەوڵەمەندکردنی کتێبخانەی دەقی شانۆیی. ئەم بیرۆکەیم لا دروست بوو. بیرۆکەکەش سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە فۆندی یەکێتی نووسەرانی سوید دەستگیرویەکی ساڵانەی گەورەی منیان کردووە. بێگومان ئەو دەستگیرۆیە یان ئەو خەڵاتەیان ئەو پژیریە دارایی فۆندی نووسەرانی سوید ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من لە بواری نووسین و لە بواری هونەریە و لە بواری شانۆ لە وڵاتی سوید زۆر چالاکەم، بۆیە ئەم فۆندەیان پێشکەش بە من کردووە. لەوە من بیرم کردەوە ئەم فۆندا من بۆ ئەو وەرم گرتووە کە لە بوارەکەیە چالاکەم بۆ بەکاری نەهێنمەوە بە شێوەیە لە شێوەکان بۆ پێشخستنی دەقی شانۆی کوردی. بیرۆکە لەوە دروست بوو کە من ساڵانە بەشێ لەو پارەیە تەرخان بکەم بۆ پێشبڕچیەک یان بۆ خەڵاتێک بۆ باشترین دەقی شانۆی کوردی بۆ ئەوەی ئێمەش بتوانین لەو بوارەیە هەنگاوێک زیاتر بەرەو پێشەوە بنین. ساڵانی پێشوو ئەم خەڵاتەکە دابەش کراوە تا چەند ئومێدبەخش بوون ئەو کەسانەی کە خاوەنی خەڵاتەکە بوون. هیوادارم ئومێدبەخش بوو بن، هیوادارم ئەو خەڵاتە وای لەو کەسانە کردووە کە خەڵاتەکەیان بردوێتەوە ساڵی یەکەم و ساڵی دووەم، بێگومانەمە ساڵی سێهەمی خەڵاتەکەیە کە بەردەوام بن دەقێکی تری شانۆیی بنووسن. من ئەوەی ئاگار بم بۆ نمونە ڕێبین خدر کە ساڵی پار خەڵاتەکەی بردەوە و خەڵکی هەولێرە. من ئاگارم کە ئەوێت و بەردەوامە و لە بواری دەقی شانۆیە بنووسێت. هیوادارم ئەم ئازیزانی کە ئیمساڵیش بردویانەتەوە بە هەمان شێوە بتوانن بەردەوام بن، برەو بن بەو لایەنە و دەقی تری شانۆییمان بۆ بنووسن. من خۆشحاڵم بە تایبەتی بۆ ئیمساڵ کە ساڵی سێمی خەڵاتەکەیە ژنێکی کورد، ژنێکی گەنجی کورد توانیوێتی ئەم خەڵاتە لەگەڵ
بێگومان ئیمساڵ 2 کەس بردوێتەوە خانمێکی گەنج لە ناوچەی سۆران نزیک هەولێر لەگەڵ کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنەی خۆشەویستەوە ئەمەش ینی بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵم کە خەڵاتەکە توانیوێتی سنووری باشوور ببڕێت لە پەڕیوەتەوە بۆ ڕۆژهەڵات و هیوادارم بۆ باکوور و ڕۆژ ئاواش بچێت ئەمەش خۆشحاڵیە بۆ من بەڕاستی. کاتە ئەمێ بپرسم ئێمە وەکو کورد لە ئێستادا کە پێشتر نەمان بۆ دەقی شانۆیی یا کەم هەبووە تا چەند خاوەنی دەقی کوردین؟ وڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەمە خاوەنی دەقی شانۆی کوردی نین، ینی زۆر 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 مەحدودە، زۆر سنووردارە هەوڵەکانمان. من خۆم بەش بە حاڵی خۆم چەند ساڵێکە دەستم کردووە بە نووسینی دەقی شانۆیی، وای لێ کردوم کە وردە وردە حتا لە نووسینی لێکۆڵینەوەی شانۆیی دوورکەم و زیاتر خۆم تەرخان کەم بۆ دەقی شانۆیی و هیوادارم ئەم خەڵاتەش هەنگاوێک بێ بۆ زیاتر دەوڵەمەندکردن و زیاتر برەودان بە نووسینی دەقی شانۆیی و لە ڕێگەیەوە بتوانین شانۆکانیشمان زیاتر بە دەقی خۆماڵی دەوڵەمەند بکەین. کاکدانا گرنگی خەڵات بۆ کایە هونەریەکان چۆن ئەبینیت؟ ئەوەی ڕاستی بێ خەڵات گرنگیەکی ئێجگار زۆر زۆری هەیە. ئەم خەڵاتەوە ئەکا کە خەڵک بیرلەوە ئەکاتەوە بەشدار بێ بینوسێسا. بۆ نمونە من پێش ئەوی بێمەوە هەفتەیەک لە سوید راپۆرتێکم خوێنەوە مەقالەیەکم خوێنەوە باسی لە خەڵاتەکانی سوید دەکرد. من خۆم بەش بە حاڵی خۆم ئەمزانی خەڵات هەیە لە سوید، چەندین خەڵات هەیە، بەڵام نەمەزانی هێچگار ئەمەنە زۆر خەڵات هەیە. لە سوید نزیکەی 250 خەڵات هەیە لە بوارە جیاوازەکانی وێژە و ئەدەبا ساڵانە کە ئەبەخشرێت. لەلای ئێمە نەبووە بە نەریت، نەبووە بە دابوو نەریت. هیوادارم ئەم خەڵاتە هەنگاوێک بێ، دەرگاکردنەوەیەک بێ بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین. ئێستا 3 خەڵات هەیە کە من زۆر زۆر خۆشحاڵم پێیان، بۆ نمونە خەڵاتی کارۆ، خەڵاتی نووسیار کە لەگەڵ خەڵاتی داناڕەو بووە بە خەریکە ئەبێ بە نەریتێک ساڵانە بەردەوام ئەم خەڵاتانە پێشکەشەکرێ. بیریشمان نەچێ بەڕاستی خەڵات ئەبێ پاڵپشتێکی مادی بێت. ئەگەر تەنها هەر پارچەیە قاغەز بێ هیچ نرخێکی ئەو تۆی نابێ و خەڵکیش متەحەمیز نییە بۆی. خەڵاتی داناڕەوە لەو ڕۆ دەوڵەمەنە بەوەی کە ئەو کەسی خەڵاتەکە ئەباتەوە 500 دلاری ئەمریکی وەرەگرێ، دەقەکەی ئەبێ بە کتێب و پەیکەرێکی تایبەتیش بە خەڵاتەکە وەرەگرێ کە ئەمەش تەنها ئەوەی من ئاگار بم هیچ خەڵاتێک لە نەک لە کوردستان لە عێراقیش پاڵپشتێکی مادی نییە، تەنها خەڵاتی بەڵێ. کاکدانا با واز لە خەڵاتی داناڕۆ بێنین و بگەڕێنەوە لای نووسینەکان. داناڕۆ لە پارەوە کە ئاگادارم هەتا ئەم ساڵ چیت بەرهەم هێناوە و ئەتەوێ لە داهاتووە چی بەرهەم بێنیت؟ هاوینی ساڵی ڕابردوو شانۆنامەی لێکترازانمان پێشکەش کرد کە نووسینی خۆم بوو. ئەوەی ڕاستی بێ من هەتا ئێستا لە دوای لێکترازانەوە کە گەڕاومەتەوە بۆ سوید 3 دەقی تازەم نووسیوە. پرۆژەی داهاتووم لە پرۆژەمایە کە ساڵی داهاتوو بگەڕێمەوە سەر لە نوێ بە دەقێکی تری خۆمەوە نمایشێکی تر پێشکەش بکەین. ئەتوانی پێمان بڵێ دەقەکە چییە و چۆنە؟ ئەوە با بمێنێ بۆ کاتی خۆی نامەیە حەزەکەم جارێ نهێنی بێت، پێم خۆشە نهێنی بێت. بەڵێ کاکدانا ئەمەیە بپرسم ڕەوتی شانۆ لە کوردستانە باسی دەقمان کرد بەجیا اینجا ئەچینە سەر ڕەوتی شانۆ لە کوردستانە چۆنە بینیت؟ ڕەوتی بزوتنەوەی شانۆیی لەم چەند ساڵی کۆتایی لەم چەند ساڵی ئەخیرە بەڕاستی زۆر زۆر پێشکەوتووە. بۆ نمونە لە سلێمانی لەگەڵ ئەوەشا کە پاڵپشتێکی مادی نیە، لەگەڵ ئەوەشا کە ئاستەنەکان زۆر زۆرن، جیر و گرفتەکان زۆر زۆرن، بەڵام بەردەوام نمایشی شانۆیی هەیە. من پار هاوینێ شەڕ بوو لەسەر قاعە لەسەر هۆڵەکان لەبەرەوەی ئەوە نمایشی شانۆیی هەبوو. ئەمە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی. پار هاوینێ بۆ من زۆر 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 تایبەتی بوو. وەرزێکی شانۆیی 3 نمایشی شانۆیی یەک بە دوای یەکە هەرسێکی دەقی خۆماڵی بوو کە ئەمەش بۆ من
وەکو شانۆکارێک وەکو نووسەرێکی شانۆیی زۆر جێگای خۆشحاڵی بوو بەڕاستی. من باسی ئاستی شانۆنامەکان ناکەم، باسی ئاستی نمایشەکان ناکەم، بەڵام حاڵەتێکی زۆر تایبەتی بوو. هێندەی من ئاگایارم، هێندەی من لە بوارەکەیە ئەوە 40 ساڵە ئیژەکەم ئاوا نەبووە. وەرزێکی تەواو 3 شانۆنامە بە دوای یەکە دەقی خۆماڵی. ئەمە زۆر خۆشحاڵ بوو، زۆر جێگەی ئومێدە. هیوادارم ئەم هەنگاوانە بەردەوام بێ. قەزا و ناحیەکان لە هەڵەبجە، لە دەربەنی خان، لە کفری، لە چەمچەماڵ بەردەوام چالێکی شانۆیی هەیە، پێشبەشتی شانۆیی هەیە. ئەمە جێی خۆشکەرە. ئەمە ئەوەمان بۆ ئەسەلمێنێ ئاماژەیە بۆ ئەوەی کە شانۆ هەرگیز نامرێت. نە فەیسبوک، نە تەلەڤیزۆن، نە سینەما، نە دراما، هیچی ناتوانێت شانۆ لە ناو بەرێت. شانۆ هەر ئەمێنێت، لەبەرەوەی ئەو پەیوەندی ڕاستەوخۆی لە بینی من و توایە تەنها لە شانۆیە هەیە. لەبەر ئەوە شانۆ هەر ئەمێنێت. هیوادارم سپۆنسەرەکان، وەزارەتی ڕۆشنبیری، لایەنە پەیوەندیدارەکان زیاتر بە خەمیان بێت، زیاتر یارمەتی گەنجەکان بن، یارمەتی پرۆژە هونەرەکان، پرۆژە شانۆیەکان بن. زۆر بەلامەوە سەیرە. ئێمە چەند ساڵە لەم سلەیمانیە کە ئەمەن هێندە نیشاتی و چالێکی شانۆیی تیای هەیە، هەتا ئێستا ئەم هەموو پارەیە سەرف کراوە، ئەم هەموو پارەیە بە فیرۆی راوە، نەمانتوانیوە دوو قاعی هونەری جوان دروست بکەین. ئەوەی هەیە نییە هۆڵی کۆمەڵە لەگەڵ ڕۆشنبیری. ئەوەی ڕاستی بێ هیچیان مەرجە ڕئیسیەکانی شانۆشیانتیان نییە. بەڵام ئەمە دوو شانۆی پیرۆز و دوو شانۆی جوانی شارەکەن. هیوادارم ئێمە بتوانین بەردەوام ئاگامان لیان بێت. هیوادارین. هیوای سەرکەوتنیش بۆ تۆ دەخوازین. سوپاس کە ڕاستە خۆ. سوپاس بۆ ئێوەش.